وڵاتانی بم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. ئامادەکاریەکان بۆ فەریزەی حەجی ئەمساڵ لە ئاستا جیاجیەکان دەستی پێکردووە بەپێ ئامارەی کە لەلای منە بۆ حەجی ئەمساڵ 4685 حاجی دەچنە وڵاتی سعودیە. لەم ژمارەیە 3185 کەس بە فڕۆکە و ئەوی دیکەی بە ڕێگەی وشکانی دەچنە فەریزەی حەج. ئەم گەشتی حاجیانی ئەمساڵ لە چەندی مانگەوە دەست پێ دەکاتەوە. ئامادەکاریانەی کە کراوە لەگەڵ ساڵانی ڕابردوو چی جیاوازیەکی هەیە؟ هەموو ئەمانە لەگەڵ بابەتی بەدەرحەج و حەجی بازرگانی کە چەند ساڵێکە باز دەکرێت. ئەمە تا چەند ڕێگەی شەرعەوە دروستەکە کەسێک بەم ڕێگەیە حەج بکات. هەموو ئەمانە کۆمەڵێک بابەت و وردەکاری دیکە دەبێتە تەور و گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز تەها سعید ئەحمەد بەرپرسی نووسینگەی حەج و عومرەی پارێزگای سلێمانی. بەخێر بێ کاک تەها، سپاس بنزەفەتە. ئەکرێ پێمان بڵێ کە ئامادەکاریەکان بۆ پرۆسەی حەجی ئەمساڵ بەکوێ گەشتووە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە زۆر سپاس بۆ بەڕێزتان کە منتان داوەت کردووە بۆ پێشکەشکردنی بەرنامەیە کە لە خزمەتی پرۆسەی حەجی حاجیانی هەرێمی کوردستانە بێ. ئەوەی ئیشی ئێمە وەک نووسینگەکان ئیش و کاری حاجیەکان بەپێی ئەو تیر و پشکەی کە کرا بۆ حاجیانی ئەمساڵ تەواوی ئیش و کارەکانی خۆمانمان ڕێک خستووە، پارەی حاجیمان کۆ کردوێتەوە و جیاوازی حاجیمان وەرگرتووە، نردومانە بۆ هەولێر لە گرنگجەکەی لەوایە چەکە جیاوازیەکان بۆ ئەم ساڵ پاسپۆرتی حاجی نانێردرێ بۆ دەرەوەی هەرێم، بەڵکو ڤیزە لە سعودیەوە دێتە هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان ئەو ڤیزانە ئەدرێ لە جیاواز و پاسپۆرتەکانیان. ئیش و کارە ئیداریەکانی ئێمە لە سروری نووسینگەی حەجی سلێمانی هەموو ڕێکارە یاسایی و ئیدارەکانمان جێبەجێ کردووە، ماوەتەوە سەرەوەی چاوەڕێی بڕیار و ڕێنمایین کە کاتی هات لە مانگی 5 ئینشاءڵڵا دەست بە حەملەی حاجیان ئەکرێ و کە بەڕێ ئەخرێن بەرە وڵاتی سعودیە و بۆ ئەنجام گەیاندنی پرۆسەی حەجی ئەم ساڵ پشتیوان بەخوای گەورە. دیارە چەندی بانگ یەکەم گەشتی حاجیان دەچێتە وڵاتی سعودیە کاک یاسین، هێشتا ئەم بەروار و کاتە ماوێتی؟ زیاتر لە مانگی 5 باشە، ڕەنگە لە 25 دەست کرێ بە یەکەم پرۆسە، 15 بۆ 25 یەکەم پرۆسە لە بەرەوەی هێڵی ئاسمانی عێراق کە فرێ هەموو عێراق بکەوێت تەنها یەک هێڵمان ماوە، فیلای بەغداد نەماوە، تەنها هێڵی ئاسمانی عێراقمان هەیە. ڕەنگە تۆزێ کاتی زیاتر بوێ لە بەرەوەی بە تەنها ئەو هێڵەمان ماوە لە عێراقا حاجیان بەڕێکا بەرە وڵاتی سعودی. ئەو ئامارەی کە لە پێشەکەکە باسم کرد 4600 حاجی لە سەرتاسەری هەرێم دەچێتە وڵاتی سعودیە. ئەم ڕێژەیە هیچ کەم و زیاد دەکات هەتاکو کاتی هاتنی حاجی وڵاتی سعودیە، یان هەر ئەم ڕێژەیە سابت و نەگۆڕە؟ ئەو ڕێژەیە سابت و نەگۆڕە، مەگەر ئەڵڵاهومە هەدیەک لەلایەن وڵاتی سعودیەوە بدرێ بە عێراق و لەناو عێراقیشا پشتی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت، لەنا هەر ئەو ڕێژەیە چونکە بەنسبەت دیاری کراوە بۆ هەر وڵاتێکی ئیسلامی لە 1 ملیۆن هەزار حاجی ناونووسە کرێ و قورعیان بۆ کرێ و تیر و پشتیان بۆ کرێ پرۆسەی حەجی ساڵانە ئەنجام بدەن. کاک حاجی وەڵام من بەسمە پێم بڵێ ئەم ژمارەیە بەراورد بە ساڵی ڕابردوو ژمارەکە کەمترە یا زیاترە، و ئەو پشتەی کە بەر هەرێمی کوردستان دەکەوێت وەکو قوارەیەکی دەستوری وەکو حکومەت وەکو هەرێم لەسەر چی بنەمایەک دیاری دەکات سعودیە؟ وڵاتی سعودیە لەسەر ئەساسی ئاماری دانیشتوان، لەسەر ئاماری دانیشتوان وەک عەرزم کردی بۆ هەر ملیۆن هاوڵاتیەک هەزار حاجی کورسی ماقادی بەرەکەوێت، بۆ هەر 1 ملیۆن کەسێک هەزار حاجی بەڕێخرێت. بەنسبەت سلێمانیەوە ملیۆنێک و 600 ئەونا ئێمە 1166 حاجیمان ئەڕوات بەو شێوە جیاوازانە. بەنمونە 384 حاجیمان بە وشکانی ئەڕۆن، 741 کەس حاجیمان بە فڕۆکە ئەڕوا، 4 کارمەندی تەندروستی لە دکتۆرە بەڕێزەکان، 7 مرشید و مفتیمان جەنابیان تەشریفی هێنن لەگەڵ پرۆسەی حەجی ئەم ساڵ، 30 حەسەی شەهیدانمان هەبوو، 26 کۆمپانیا لەگەڵ 4 فەرمانبەری دائیرە کە ئینشاڵڵا سەفەری ئەو حەجاکەن. کۆی گشتی
1166 حاجی بەر سنووری سلێمانی کەوتووە بەپێی ئەو نیسبەی بۆ هەر ملیۆن کەسێک 1000 حاجی ئاڕۆ. کاک ینی لە فۆرمە عامەکەیە لە ژمارەی بەرکەوتەی حاجیان ڕازینەوەکو پشتی هەرێم و لە نێویشەیاندا سلێمانی تمەحیوە لەمە زیاتر بوویان ئەو ڕێژەی کە دانراوە ڕێژەیەکی باشە و خواستی هەموو ئەو کەسانە تێر دەکات کە دایانێ بچێتە وڵاتی سعودیە یان داواکارێکە زۆر لەمە زیاترە. داواکاری هاوڵاتی زۆر لەمە زیاترە کە بچین پرۆسی حەج باڕێ بکەن چونکە پرۆسی حەج پرۆسەیەکی با بڵێن فرسەیەکی حیاتیە یەکجار خەڵک حەزەکات ئەو حەجە بکات بەوەی حکمی ئەوەی فەرزە لەسەری ئەو فەرزە جێبەجێ بکات و خەڵک پێی خۆشە دووجار و سێجاریش بچێتەوە بەڵام حکوومەتی هەرێم یا حکوومەتی عێراق تەنها ئەتوانن یەکجار مەجای خەڵک بەندچێ ئەو پرۆسەیە ئەنجام با خواستی خەڵکی زۆر لەسەرە داواکاری خەڵکی زۆری لەسەرە بەڵام گرفتێکمان هەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان پێمان خۆش بوو ئەو شوان بۆ یەکلا بۆیەتەوە ئامارێک بەڕسمی نەکراوە لە عامی عێراق و لە هەرێمی کوردستانە نیسبەی ئێمە بەپێی ئامار تەسەڵ و پێوانەمان وا بوو سیاسەتمان بەرپێ بەڵام هەر ئەوەیە کە چی وای کرد کە ئەم ئامارە کورد بهێنێت بەدڵی ئێوە نەبێت هەر ئەو نیسبەیە کە دیاری کراوە بەنمونە هەرێمی کوردستان ئەو 9 ملیۆن کەسە هەمان ڕێژەی ساڵی پارە ئەم ئامارەیان جیاوازە هەمان ڕێژەی ساڵی پارە جیاوازینی بەڵام ئەمە ناحەقی و چۆنەڵی ناحەقیتیانە بۆی کە بۆ منە ڕێژەی دانیشتوان ساڵ بە ساڵ زیاد دەکات خۆ دەبێت یعنی بۆ حسابی ئەو کرێت حسابی حاجەکانیشمانە بێ سات کرێت بەفعلی ئەوە وایە بەڵام باشە بە حکمەوەی ئامارێ ئەحسایەکی مەزبوط نەکراوە ئەحسایەک سەرشمێریی سەرتاسەری بۆ عامی عێراق و هەرێمی کوردستان نەکراوە ئیتر ڕێژەکە بەو نسبەیە دیاری کراوە کە ئەو 9 ملیۆن هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئەژین حەسەکەشیان ئەو ڕێژەیەکە هەیە ئەو پشتێکە بەر پارێزگای سلێمانی کەوتووە تەنها ئەوانن کە ئەم ساڵ داواکاری حەجیان پێشکەش کردووە یاخود ئەمانە دەگەڕێتەوە بۆ سەردەمانی ساڵانی پێشووتریش پێم وایە هەندێک لە ناوەکان دەگەڕێتەوە بۆ سەردەمی کۆڕۆناش ئەگەر هاوڵە نەبن زۆر ڕاستە لەبەرۆی عەدالەتی تیابێ بە بڕیاری وەزارەت لە سەدا 60 دیاری کراوە بۆ حاجیانەی کە فۆرمیان پڕ کردووە و داوایان پێشکەش کردووە لە ساڵانی 2016 و 17 لە سەدا 60 بۆ ئەوان دیاری کراوە لە سەدا 6 بۆ ئەو کەسانەی کە لە 2024 ئەم ساڵ فۆرمیان پڕ کردەوە و داواکاریان پێشکەش کردووە لە سەدا 40 بۆ ئەوانە ئەم نیسبەیە لە سەدا 40 لە سەدا 60 درێژ کرایەوە هاتە سەرەوەی تیر و پشکرا بۆ احتیاتەکانیش بەو نیسبەیە احتیاتەکانیش بەو نیسبەیە تیر و پشکیان بۆ کرا هەر بەو نیسبەیەش بەرکەوتیان هەبوو بۆ پرۆسەی حەج لەو 1160 گەر تۆزێک وردی بکەینەوە بە هاوکێشێکی بریکاریانە چەندێک داواکاری پێشکەش کردووە بۆ حەجی ئەم ساڵ لەو ژمارەیە یعنی کۆی گشتی ئەوانەی کە داواکاریان بۆ حەج لە سنووری پارێزگای سلێمانی پێشکەش کردو ژمارەکە چەند بوو یعنی کە 1160 و ئەوەندە ناو دەرچوو بۆ فەریزەکە وەڵای نسبەیەکی زۆر ڕەنگە بڵێم لە 30,000 کەس زیاتر بووە بۆ هەردوو چونکە 2017 عەدەدەکە ژمارەکە گەلێک زیاتر بوو لە ئێستای دووس بۆ 3 ساڵ ئەبوو تیر و شکیان بۆ بکرایە بەڵام 2 ساڵ و لە سەدا 60 ئەم ساڵیشیان بۆ ئیزافە کرا تقریباً بوو بە 3 ساڵ کاکتە دیارە نرخی حەجی ئەم ساڵ چەندێکە بۆ حاجێک خۆشبەختانە یەکێک لە گۆڕانکاریەکان یەکێک لە میشە باشەکانی وەزارەت من لێرەوە دەستخۆشیان یەکەم بە بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف لەگەڵ بەها ئەو تەنسیقە کرا شکاندنەوەی دۆلار بە پێی ئەو بەرنامەیەکە لە حکومەتی عێراقی هەیە لە سەدا دۆلار بە 130 ئەوە شکێنرایەوە کە نیسبەکەی مقارنەکەی بە پاساڵ نیسبەکە گەلێک کەمترە لەوەی کە بۆ هەر حاجیەک بە فڕۆکە کە ئەڕوات 6 ملیۆن و 350 دیاری کراوە واتە دۆلارێک بە 130,000 تقریبا شکێنراوەتەوە بۆیان ئەوەش کەڵکێکیکەیە کە حاجیانی هەرێمی کوردستان کەڵکیانی نرخی فەرمی بانکی ناوەندی عێراق باشە لەم ڕێژەی کە باسی ئەەکەی بە ڕێزت یعنی ئەو نرخی کە دانراوە حاجی ئەو پارەی کە تەسلیمی دەکات بە بەڕێوەبەری نووسمیەکان و حەج و عومرە لە پارێزگاکانی هەرێم دەتوانێت بە دۆلار یا بە دینار بیە ئەم پارە یاسا پشتە
نا بە دینار لێمان وەرگرتون چونکە بڕیارەکە دیناری عێراقی لێمان وەرگرتون نا دۆلار. حکوومەتی هەرێم وەزارەتی ئەوقاف لەم نرخی کە بۆ تێچووی حەجی هەر حاجێک دانراوە هیچ تێچوویەک لەو بارگرانی کە لەسەر شانی حاجیە دەگرێتی ئەستۆ ساڵانی ڕابردوو پێم وا بێت شتێکی لەم بابەتە هەبوو بۆ ئەم ساڵ چۆنان بابەتە کاتەها ئەو پارەی کە کوکراوە لە حاجی وەرگیراوە بۆ نیسبەی کە دۆلاری لەسەر شکای نراوەتەوە تەکالیفی حەج هەموو زانین لە پاسەوە بڕوات تا ئوتێل و نانخواردن و مانەوەیە لە مانجی 5 ئەگەر بڕوا 25 بڕوا کاتی زیاترێ نزیکی مانجێک لەوێ ئەمیانینەوە فعلا ئەو پارەیە ئەگەر کەمی هێنا کورتی هێنا وەزارەت مکەلەفە بەوەی کە حکوومەتی هەرێم مکەلەفە بەوەی کە حاجەکانی بێخزمەت نەکات لە کریانی ئوتێل لە پاگرتنی پاس و سیارە لە خواردن و پێداویستەکانی حاجی بەڵام شتێک نییە کە حکوومەت هێرم بە وەکو پارەی دەستی بە کاش بیە بە حاجی یعنی بۆ نمونە حاجێکە 6 ملیۆن دەدات بۆ تێچووی حەجەکەی حکوومەتی هەرێم بڵێ ملیۆنێکی ئێمە دەیدەین یعنی دەخێن سە حسابی حاجەکە یعنی وەکو ئەمە نییە بەڵام وەکۆی کە بۆ ئەگەر کەم و کورتێک نەقسێک لە پێداویستی حاجی لە ڕووی بیبێت تەندروستی لە ڕووی خەدەمات لە ڕووی خواردن لە ڕووی شوێنی مانەوە هەبوو ئەو کات حکوومەت خۆی دەچێتە ژێرباری ئەم تەکلیفە بەتەکید حکوومەت ملزەمە بەوەی کە حاجیانەی هەرێمی کوردستان هاوڵاتی وڵاتەکە کە سەرقافڵە و سەربەشکیانە ئەیان با بۆ ئەنجامگایاندنی پرۆسەی حەج لە هەر زیادەیەک لەوەی کە کۆکراوەت و لە حەجی وەرگیراوە هەر کولفەیەکی پێویست بوو وەزارەت خۆی مکەلەفە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە جێبەجێ کات لە هەموو پێداویستیەکانی حاجی هەتا ئاهێنێتەوە هەرێمی کوردستان کاک تا نەتان دەتوانی بۆ نەتێچووی حەج لەمە کەمتر بێت پێدوانی ئەم ڕێژەی کە دانراوە ڕێژەیەکی زۆرە بۆ دۆخی ئابووری هاوڵاتیانی هەرێم لە ئەمڕۆدا یان ئەمە دەدەسەڵاتی ئێوەدا نییە ئەوە دەسەڵاتی ئێمە نییە خۆ ئەگەر وەک خۆی بڵێن بۆ لە وەزعی تایبەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەوقاف ئەڵێن زۆرە بەپێی ئەو واقعەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بوونی هەیە و ئەکوسەرێت بەڵام تەکالیفی حاجیش بۆ ئەو ماوەی کە لە حەج ئەمێنینەوە من تەسەورم وایە پێوانم وایە کە حکوومەتی هەرێمیش شتێک ئەرکەوتە سەرشانی لە خزمەتکردنی حاجی تا بردنیان بۆ ئەوێ هێنانەوەیان تا هەرێمی کوردستان دوای بە ئەنجامگەیاندنی پرۆسەی حەج ئەو تەکالیفەی کە ئەکەوێت لە تەندروستی لە خواردن و پێداویستی لە فڕۆکە لە پاسی ناو وڵاتی سعودیە بۆ شوێنە فەڕیزەکان پێوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ڕەنگە زیاتری پێویست بێ ئەو کات حکوومەتی هەرێم خۆی ئەم پارەیە دەدات بەڵێ حکوومەت مولزەمە بەوە بەڵام شتێکمان نییە پاکێجێکمان نییە بە ناوی خاوکاریکردنی حاجی لە وەزارەتی ئەوقاف ڕوونە وەڵامکم وەرگرت بۆ خۆی کاک یاسین ئەو ژمارەی کە وەکو پشکی پارێزگای سلێمانی ئاماژەت پێکرد لەم ژمارە چەندێکی بە ڕێگەی فڕۆکە و چەندێکی بە ڕێگەی وشکانی دەچێتە سعودیە وەک عەرزم کردی ئەوەی ئێمە پارەمان لێ وەرگرتووە 384 حاجیمان باشە لە ڕێگەی وشکانیەوە ئەڕوە زائیدەن موەزەفێک و فەرماندەرێکی نووسینگەمان لەگەڵ دوو مفتیە لەگەڵ دکتۆرێکە لەگەڵیان ئەڕۆ 741 حاجیمان بە ڕێگەی ئاسمانی ئەڕوە لەگەڵ دکتۆر و مفتیەکانمان و ئەو مۆزەفانی ترکە ئەمێنەوە کە بە ڕێگەی وشکانی ناڕێت واتە لە 741 کەس زیاتر بە فڕۆکە ئەڕۆ بە خاوەن کۆمپانیەکانیشمان کە 26 خاوەن کۆمپانیا متعاینن لەگەڵیان ئەڕۆدا بەشبارکردن بەسەر وشکانی پێشکەسی وشکانیمان هەیە 21 کۆمپانیای فڕۆکەشمان هەیە گەڵێ فڕۆکەکانە و حاجیەکانمان کە ئەڕۆن بە ڕێگەی فڕۆکە و ئاسمانی لەگەڵ ئەوان ئەڕۆن حساباتی ئەوەتان کردووە کە حاجیەک بە ڕێگەی وشکانی دەچێتە وڵاتی سعودیە حتمما لە ڕووی کاتەوە زیاتری پێدەچێت تا دەگاتە شوێنی مەبەست ئەمە لە ڕووی ئاینیەوە کاریگەری نابێت لەسەر حەجەکەی یان هاوشانەوەی کە حاجێک بە ڕێگەی فڕۆکە دەڕوات چۆن ئەمەتان ڕێکخستووە یان دەبێت سەفەری حاجیانی ڕێگەی وشکانی چەند ڕۆژێک پێش حاجیانی
ڕێگەی ئاسمانی بەڕێوە بچێت حەز دەکەم لەسەر وردەکاریان پرۆسەیت و لەقسە پێکا تا زۆر دەستی خۆش حسابی ڕێگە کراوە با بڵێم چونکە پرۆسەی حەجە حەجیش یەکسەر حاجی وا نەزانێت بۆ ئیسراحەت و جیاوازە لەگەڵ عومرە بۆ ئیسراحەت دەچێت بۆ هیلاکبوون ئەچێت بۆ ئەنجامدانی پرۆسەیەکی قورسی ئاینی ئەچێت لەوێ لە ئەرکابێ هەر لەگەڵ چوودە وڵاتی سعودی ئەچێتە ناو ئەرکەوە پاسەکان بە هێواشی و بە خێرایی ناڕۆن تا بڵێت کاتیان زۆرتر پێویستە حتمەن حسابی ئەوە کراوەکەم حاجیانە لەوێەوە ئەڕۆن زووتر بەڕێەکرێت کەڵکێکی کەشیان بۆ حاجیان کە بۆ شکانی ئەڕۆن لەو سەریشۆ دوای تاواکردنی پرۆسەی حەج زووتر لە حاجیان ئەگەڕێنەوە بە وڵاتی خۆمان بۆ نیشتیمان لە حاجیانەی کە بە فڕۆکە ئەڕۆن حسابی ئەوانە هەموو کراوە حاجی کاتێک دەگاتە وڵاتی سعودیە یەکسەر ڕێوەسمە ئاینیەکان دەست پێ دەکات لەوێ یان چەند ڕۆژێک دەمێنێتەوە بۆ پشوو کات ئەیسانێ ئەگەر زوو کە کەس و بەڕێەکەون گرفتی پاسیان نەبێ و هاتە شویان نەبێ یەک دوو ڕۆژێک پشوێن لێ سۆنگەی پرسیارەکەمەوە بۆ هەندێک جار ڕەنگە بەڕێزت باشتر لە من دەزانی حتمەن کە هەندێک حاجی ئیتر بە VIP بێ یان بە ڕێگەی عەلاقەی شەخسی بێت دەچێتە وڵاتی سعودیە حاجیان پێشەوە تەقریبەن بە 10 ڕۆژ 15 ڕۆژ ئەم سەفەرەیان کردووە لە دواترە ئەم حاجێ دەڕوات یعنی ئەم تەناقسە لە ڕووی کاتەوە خراپ ناشکێتەوە بۆ حاجی وەکو ئامادەکاری فەریزەی حەجەکە وەکو ئامادەکاری بۆ فەریزەی حەجەکە لە بەڕووی کاتەکان و موعیدەکان تەحدید و تەسبیتەوە گرفتێک نییە بەڵام ئەوانەی کە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە بەداخەوە ئێڵێم کە ئاچین بۆ ئەنجامگەیانی فەریزەی حەج حەقە خۆیان ئەو واقعیان لابێ ئەرێک لەسەر حاجەکانی هەرێمی کوردستان دروست دەکەن لە ئوتێل لە پاس ئەو شوێنەی ئەگەر کێوی عەرەفە بەنمونە بێنینەوە کێوی عەرەفە چەند ملیۆن حاجی لێ بەجێ بێتەوە جێ ئەبێتەوە کە هەمویان بتوانن شەو نەخەون دوعا بکەن نوێژ بکەن پاڕاونان هەبێ شوێنی ئیستراحەت و پشووشیان هەبێ لە هەمان کاتا جێ چەند کەس ئەبێتەوە ئەمان کە ئاچن لە پاسا ئەبن بە ئەرێک بەسەر حاجەکانی هەرێمی کوردستانەوە کە ئەگەر لە هەرێم ئەڕۆنیە لە عامی عێراق وڵاتی دیکەوە ئەڕۆن حەقە ئاگایان لەوە بێ ئاگایان لەوە بێ لە دەوڵەتی سعودیە پۆلیس ئاگەڕێت ئەیانگرێت و ئەیانێرێتەوە بەڕاستی بۆ کۆمپانیەکان هەر بۆ خۆشیان حاڵەتی وامان هەبووە لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو بەڵێ پرسیارم کردەوە ئەڵێن حاڵەتی وا بووە دەوڵەتی سعودیە هەش بۆ دەربازی بۆ نەگیراوە حەجی خۆی کردووە بەڵام ئەرێک بۆ لەسەر حاجەکانی ئەم جۆرە حەجە کە بەدەل لە ڕێنمایەکانی حکوومەت و وەزارەتی ئەوقاف دەکرێت بە ڕێگەی لاوەکی و بە مانە شەعبێکی بە ڕێگەی قاچاق دەچێت لە وڵاتی سعودیە لە ڕووی ئاینیەوە نقطەی زەعف نقطەیەکی چۆنەڵێ دروستە ئەمە حەجە وەڵاهی بە ئەوان لێگەڕێن بۆ مفتیەکانمان بۆ مەلاکانمان بەرپرسی نووسینگەی حەج و عومرەم بەڵام ئەبێ ئاگای لەوە بێ من ئەرشێکی دینی بە ئەنجام ئەگەێنم ئەرکە دینیەکەی من کە تامەزرۆم ئەو حەجە بکەم لە هەمان کاتیشە ئەو حاجی تریش کە هاوڵاتی وڵاتەکەی خۆمە تامەزرۆی ئەو حەجە بکە بۆچی من ئەرێک بم لە ئوتێلا لەسەر ئەو لە پاسا لەسەر ئەو لە خێمەی کێوی عەرەفا لەسەر ئەو بەڕاستی ئەمانە هەموو ئەرکن لەسەر حاجەکانی خۆمان من کە ئەوەکە دروست دەکەم بەڕاستی حەقە خۆم بە محەسەب بزانم خۆم بە وەزارەتی ئەوقاف ناتوانێت ڕێگە لەم جۆرە حەجە بگرێت خەڵک ئێستا ڕۆ بە ناوی عومرەوە ڕۆ کە بە ناوی عومرەوە ڕۆ چۆتۆ ڕێگری لێک بەڵام لە کاتی حەجدا پرۆسەی عومرە ناوەستێت پرۆسەی عومرە وەستێ بڵێ بەڵام ئەو 20 ڕۆژ پێشوە بەڕێکردنی حاجی ئەڕوا لەوێ نیەتی عومرە بەڵام لەوێ ئەمێنێتەوە تا ئەنجامگەیاندنی یا کاتی پرۆسەی حەج لەو ئوتیێل و لە ئەنجامگەیانی ئەشکە دینیەکانی خۆی لەوێ ئەمێنێتەوە ئەمە لە دوای یاعبێ بە ئارێک بەسەر حاجەکانی ئێمەوە کاتا ڕێژەکە وەندە زۆرە کە ئەم بارگرانی بۆ سەر حاجی دروست بات ئێمە وەک عەرزم کردی بە نمونە لە سلێمانی 1166 حاجی ئەبێ لەوێ خێمەش لە هەرێمی ئەدرێ بە هەرێمی کوردستان بەشی 1166 حاجی ئەدرێ بە محافزەی سلێمانی ئەگەر 20 کەس تیاتری تیا بوو خۆ ئەبێ بە ئەرێک تۆ خێمەجیاکەیتەوە بەشی ژنان بە جیا خێمەیەکیان هەبێ و پیاوانیش بە جیا خێمەیان هەبێ تۆ ئەم جیاکاریە لەوێش حاجەکانی هەرێمی کوردستان ئەبن بە ئەرێک بەسەر ئەوانەوە بەسەر حاجەکانی خۆمانەوە
گرفتووە شاکیلەکان لێوە دەست پێکات کاکە ڕەنگارۆک و شتەکانی دیکان دێک حاجیش هەر بە عەلاقەی شەخسی لەگەڵ چەند حاجەیەکە جێگەی خۆی بکاتەوە لەوێ بۆ نمونە ئەمە شەر بۆ خۆی هەم پێی نازانرێت و هەم دەبێتە بارگراریش بۆ سەر حاجەکانی دیکەش بەتەکید حاڵەتی وایە پێشەوەی بینێرە وتم خزمی خۆمیتیان تەکلیفی کردووە لە حاجی خزممان کاکە لەوێ وشورمان بۆ ئاگاو لێمان فعلا ئەگەر هەستی پێ کردووە لەوێکە تووشی گرفت و مەشاکل و ناڕەحەتی دێ لە ڕێگەی دۆستی خزمێکەوە خۆی بخزێنێتە ناو حاجەکانەوە ببن بە ئەرێک بەسەر ئەوانی ترەوە ئەوە هەیە بەڵێ ئەرەوەڵا ئەوانش لێ ئەشاردرێتەوە هەم لە مۆزەف و فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان هەم لە کۆمپانیەکانی تریش و لە حاجەکانی تریش ئەگەر ڕاشکاوانە پێم بڵێت هیچ حاجیەک بۆ ئەم ساڵ بە ڕێگەی شەخسی و باواسیتە ناویچێتە ناو ژمارە حاجیانەوە بە خۆشحاڵیەوە کە من ئاگاملێتی هیچکە لەو تیر و پشکانە هیچ کەسێک لە ڕێگەی واستە و تەکلیف و ئەوانەوە نەچوو حەزەکەم باسی ئەوەت کرد ئەوەت تان عارف بکەم لە ڕێگەی منبەرە بەڕێزەی جەنابتانەوە کۆمەڵێک ڕێنمایی سەرەتا دەرکرا بۆ نەمانی تەنەزولات خەڵک لە چاتی خەڵک بڕوە خەڵکێک کە خوا لێ خۆشوان مردووی هەیە خوا لێیان خۆش بێ کەسێک لە جیاتی بڕوە هەموو ئەوانە ڕاژیرە بەڵام لە نەتیجەی بوونی تەکالیف و ئەوانە کۆمەڵێ ڕێنمایی تاسە دەرکران ڕێنماییەکانیش بەڕاستی جێی دەستخۆشی نەچەنە لە دەستخۆشەکە خۆشمن خۆمیشی تێخزێنم خۆشم بەرەکەوم بەپرسی نزیگەی حەج عەڵی سلێمانی لەوەی کە بۆ وابەستەکردنی خێزان بە یەکتریە بەنمونە خێزانێک لەگەڵ دایکی ناوی خۆی نووسیوە بۆ حەج دایکی نەخۆشە و ناتوانێت پرۆسەی حەج ئەنجام بە ئەم ژنە لە ماڵەوە بووکەکەی خزمەتی کردووە تەنەزل بۆ بووکەکەی ئەکات بووکەکەی لە جیاتی ئەڕوە ئەچی خۆشەویستی و ڕێزێک لە پێینی ئەم بووک و خەسووە دروست بێ ناکاتە ناچێتە جێ ئەوەی کە ئەم بووک و خەسووە وەک بووک و خەسوو نەبێت بۆ دایک و کچوا بن بۆ یەکدی لێرەوە درێژی کردەوە تەواوی خێزانەکان لە زاوا تەنەزل بۆ خەزووریەکە بووک تەنەزل بۆ خەسوویەکە خەسوو تەنەزل بۆ بووچیەکە بەڕاستی ئەمانە وابەستەی خوشکوبرا بە هەمان شێوە وابەستی خێزان بە یەکتریە خوێندنەوەی خێزان خوشکوبرا لە ناو یەکتریە یەکێک دایکی مردووە یەکێک خەسووی مردووە یەکێک خزمی با بڵێن دەرەجەیەکی مردووە لە جیاتی ئەمانە ڕوە بە پێ ڕێنمایی تاسە ڕێنمایی دڵۆم کە دەرکرا ئەمانە لە جیاتی ئەوانە ئەڕۆن وابەستە و گرێدراوی خێزانی ئەبن جۆشدراوی ناو خێزان ئەبن بە یەکتریە ئەوە مەرجەکە دەبێ ئەو هاوڵاتەی کە دەخرێتە شوێنی ئەم هاوڵاتەی کە بەخواستی خۆی یان بۆی ناکرێت یا بۆی نابوونجێت بچێتە ئەم فەریزەی حەجە یعنی بە شێردانەوە کە دەبێت پلەیەکی خێزانەکە بێت بەڵێ گیراوە بەمەچ بەڵێ گیراوە بەمەچ وەک عەرزم کردی لەبەرەوەی ئەو خێزانە بووچێت خزمەتی خەسووەکەی خۆی کردووە ڕاستە بەپێی شەرع دایکێتی و دایکی پیاوەکەشێتی بەڵام خزمەتی کردووە ڕێزی لێ کردووە خۆشی توانی لەبەرەوەی کچی هەیە مەسەن خزمەتی ناکات بەو شێوەیە بەڵام مادەم ڕێزی لێگرێ و خزمەتی لێگرێ ئەکات بۆ پەیوەندیەکی خێزانی تۆم و تۆڵ لە بینی ئەم دوو بووک و خەسووە بووکەکە لە جیاتی خەسووەکە چونکە ئەم پێی ناکرێت بچێ حەجە باش بەڵێ کاکە من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبمەوە دەمەوێت چەند پرسیارێکم هەیە کاتەکە ئێستغلالکەم شتێکمانێ بە ناوی حەجی بازرگانی تا ئێستا نییە دووبارەی ئەواکەم و دەستی خۆش بێ سوپاس بۆ پرسیارەکە و حەجی بازرگانیمان نییە تاوەکو ئێستا بەڵام تەنها ئەوەندەیە هەندێک کۆمپانیا لێرەوە منە بە هاوڵاتیانی وڵاتەکەم ئەڵێ لە ڕێگەی ئەم کۆمپانیانەوە هەوڵ بن نەچن بۆ حەج حەجێک هاوڵاتی وڵاتەکە لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە ئەچێ بۆ حەج 6 ملیۆن و 350 بە ئەدا بۆ مەسرەفی ڕێگا و هاتوچۆ و مەسرەفی پرۆسەی حەجی لە ڕێگەی فڕۆکەوە 5 ملیۆن و 300 هەزار ئەیە بە ڕێگەی پاس و وشکانی کە ئەڕوات ئەم ئەڵێ من بە 30 وەرەقە ئەیبە 30 وەرەقە لەوێ هەموو حاجیە پێویستە تەصریحێکی لەدەستا بێت ئەگەر پۆلیسی سعودیە من لەو ڕێگەوە ئەچم ئەم تەصریحەم پێ نییە لە پاسێکان نیم ینی خۆم بکەم بەژێر ئابای مدێر جامانەی حاجێکی وڵاتەکەی خۆم ئاجێی خۆم بکەم و ئەوان سەغڵەتەکەم ئەبوو کۆمپانیاش لەبەر خاتر بڕێک پارە
من تەکلیف و داوام ئەوەیە هاوڵاتی وڵاتەکەی خۆم لە ڕێگەی ڤیزەی سیاحی و زیارە شخصیەوە ئەو پرۆسەی حەجە نەکەن چونکە ئەبن بە ئەرک بۆ سەر حاجەکانی کە و ئەگەر پێش بزانین من وەک بەرپرسی نووسنگی حەج و عومرەی سلێمانی پێ بزانم هەر کۆمپانیایەک ئەوەکە بەڕاستی گرەی زۆری لێکەم و ڕەنگەی تر قەڵمەکەم تیش بێ لە بەرامبەر محاسەبەکردنیانە بۆ پرۆسەکانی داهاتووی حەج و عومرە ئەگەر من لە نووسنگی حەج و عومرەی سلێمانی ساڵی ڕابردوو ئەم جۆرە حەجە هەبوو ئەش بێ ببێ بەڵێ چونکە ئەبوو کۆمپانیایە ئەگەر هەبێ و بڕیار بێ شێوەی حەجکردن بەم شێوەیە بێت دەبێت کێ بڕیار لەسەر ئەم حەجە بازرگانی بدات حەجی بازرگانی ئەبێ بەڕێوەبەراتی وەزارەتی حەجی سعودیە بڕیار لەسەر ئەوە بات چونکە عەدەدی حاجی ئەو تەخسیسیەکات بەسەر سعودیە ڕۆژانە چەند ئەتوانێت حاجی وەرگێ و دابشی کا بەسەر و تێدانەیەکە گیراو بەپێی ئەو عەدەدە ژمارەیە حاجی لە عێراق وەرەگرێ لە تەواوی وڵاتانی ئیسلامی وەرەگرێ ڕۆژانە وەری ئەگرێ ئەگەر لەوە زیاتر بێ حتمما تەسەخوم لەسەر حاجی دروستە بێ بەپێی ئەو نیسبەیە کە ئەو وەری گرتووە ئەزانێت چەندێک ئەتوانێت ئیستیحاب کا وەرگێت لە وڵاتەکەی خۆیان ئەنجام بڕیاری ئەوە با چەند ڤیزە بدا بە عێراق و بە وڵاتانی عەرەبی وەکو دوای بەرسیار کات تا بەدەر حەجی ئەگەڕونکردنەوەی پێی لەسەر ئەم بابەتە بەدەر حەج یەکێک پێی خۆشە حەجێک بۆ مردووەکەی خۆی بکات یەکێک بەکرێ بگرێت ئەو حەجێ و فەرزەی بۆ ئەنجام با بە بڕێک پارە و مەبلەغێک پارە لێرەشەوە زۆر سپاس من مەمنونم دەستخۆشی لێکم بۆ ئەم پرسیارە داواکەم لە کۆمپانیا بەڕێزەکان بەدەل حەج خۆی حەجی کردووە ئەتوانێت یەک حەج بکات بۆ هاوڵاتیەک نەک دوو حەج و سێ حەج لەوێش چەند کەسی پێ بە ئەتوانێت چەند تەلەبەی خۆمان کورد هاوڵاتی هەر وڵاتێک بێت موسڵمان بەکرێ بگرێت پرۆسەی بەدەل حەجی بۆ ئەنجام با هاوڵاتیانی وڵاتەکەی خۆمان من پێم خۆشە و حاجیانەی کە ئەچن بۆ حەج ئەوەی کە مەحرەم حاجیە و حەجی کردووە ئەمە توانێت حەج بکات و ئەبوو کۆمپانیەکانیشیان کە 26 کۆمپانیان متعاهدن ئەمان ئەتوانن لە بەرۆی حەجیان کردو ساڵانی پێش و ئەتوانن بەدەر حەج بکەن بۆ حاجیانی خوا لێ خۆش بوو بۆ ئەو کەسانی کە تەکلیفیان لێکرد حەجیان بەدەر حەجیان بۆ بکڕن ئەتوانن ئەو بکەن بەڵام لەوە تەجاوزی کرد ڕەنگە بچێتە بابەتی ناشەرعیەوە بڕیارم وایە بچم سەرێک لە لیژنەی فتوا بەم و لە ڕێگەی ئەوانیشەوە بڵینگوۆیە دروست بکەین خەڵک تووشی حاڵەتی وانە بێ بۆی لانی کەم بەرگری بکەین لە حرام خۆری لانی کەم بەرگری بکەین لە شتێکی ناواقعی و نادروست لە هەرێمی کوردستانە کەواتان بەدەر حەجە لە ڕووی ئاینیەوە هیچ کێشەیەکی نییە هەمان خێری و حەجی هەیە کە حاجیەک بە ئامادەبوونی خۆی لە چوارچەوەی کەعبەدا دەیکات حەزەکەم پرسیارەکە بە ئیجازەی مامۆستا بەڕێزەکان کە من وەڵام هەیەەوە ئەگەر کەسێک خۆی حەجی کرد بێ گرفتێک نییە بەڵام خۆی حەجی نەکرد بێ ناکرێ ئەم بەدەل حەجە بکە یان کۆمەڵێن ناوی پێبێ و بە حەجەکەیان بۆ نەکات لەوێ ئەم کۆمپانیایە ئەم خەڵکێکە وعدی یاوە حەج بۆ ئەوان بکە و حەجەکەیان بۆ ناکە ئەو بەرپرس بێ لەوان لەوەی کە حەجی بۆ نەکردون و بەڵام وعدیشی پیاوە حەجیان بۆ بکە زۆر سپاس بۆ بەڕێز تەها سەعید ئەحمەد بەرپرسی نووسینگەی سلێمانی بۆ حەج و عومرە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ماندوومان کردیت سپاس بۆ ئێوەش منیش سپاسانەکەم و دەستخۆشیتان لێکم بەو کاتێ بۆ منتان بەخشی دووبارە بەخێر بێت زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس تا ئەم کاتە بینەران